کاکە کارۆ زۆر بەخێر بیت بەخێر بێ کاکە کارۆکی چاوان کاکارۆ محەممەد ژەنیاری ئامێرە هەوایەکان ئەمڕۆ کۆمەڵێک ئامێری هەوایی لەگەڵ خۆیان هێناوە ئیتر حەزەکەین هەمووی تاقیکەینەوە ئێمە باشە لە خزمەتە خۆی جنابیان لە بواری مێژووشە بێگومان مێژوزانێکی باشن لە بواری کاری دەرێنانی فیلمی سینەمایە بە هەمان شێوە دەرهێنەرن واتە حەوت پیشەیە ئیشی نێشتەوە حەدم نییە من زۆر بەخێر کوردستانەوە هەتا ئێرەکە کارۆ لەکوێ ڕۆژهڵاتی کوردستانەوەتی وەڵام من خۆم بەڕەچەڵک خەڵکی دزڵیم سەر بە هەورامان بەس زۆر تقریبا ناوە 89 ساڵێ پێش هاتوونەتە مەریوان و ئێستا ئەگە بیست بێتە نەڵێن گوزەری هەورامیەکانی مەریوان یەکەمین هەورامی بوون کە هاتوونەتە مەریوان و ئەمجا گوزەریان داێنەوە بەڵامی تر هەر لە مەریوان بووین زۆرتر لە مەریوان بووین بەخێر بەستەر چاوان ئەو هەموو پیشەیە زانی کە ئاری باسی لێوە کرد ماشەڵاو لەبێ تێ لە کامیانە بە تەواوەتی خۆ ببینیتەوە گرنگی بە یەکێکیان بی زۆر وەڵا گرنگی زۆر شتەکە ینی زۆر نازان بڵێم چۆنە چون لە مناڵیەوە لەگەڵ ما بووە بۆ نمونە ئەگە سیرکەی زەبانی مححمود خانی دزڵی و شێ مححمودی حەفید ئەگە سیرکەی وەزیری مححمود خانی دزڵی باوای من بووە زانی هەر بە ڕەچەڵک مێژوونووس و ئەمجا کاتب بوون ئیسەژەر پێمانەڵن خێڵی میرزا میرزا دەبوون خەریکی نووسین و ئەمانە بوون بۆیە جیا لەویش نەبووین ئەمجا لە ماڵی دایکمەوە بۆن مونە خاڵۆیەکمەیە خاڵۆ مختار و ئەوان ئەمجا لەگەڵ ماڵی کاک جافری زەلکەی نازانم ئەگەر بیناسن چون زۆر شمشاڵژەنێکی زۆر بەتوانە بەڕاستی بلیمەتێکی کورد و لەگەڵ ئەوانە هەر بڵێ ئەوانی ژەر بە ڕەچەڵەکی شمشاڵژەن و گۆرانی مێژووتان بۆ ماوە بە مۆسیقایشەوە شمشاڵی و ئامێراوایەکان گۆرانی وێژ بوون و ئەمجا ئیتر هەر ئاواشتەکە بە کوردیەکەی خێڵی و خانەوادەیە هاتووە ساوتە خۆشەکەش بە ماوەتۆ دەنگە خۆشەکەواڵی گۆرانی وڵا یەکەم جار گۆرانی مەوت ئەمجا دوایی لێ بێزار بووم حەزمە کردوتم براخۆ من زمانێک ئەگەر تەمەنم بڕاتە ژوور ئەمجا ئەم هەموو ژەنیارە چۆن کۆکەمەوە من نەوەڵا بە ئەخۆم بم بە ژەنیار باش ئێستا حەزەکەن ئامێرێکی تر تاقیکەینەوە ڕکاک وەلی دوو کاک ژەنیاریشمان دانیشاندووە هەمیشە ئێمە گوێیان لێگرین مامڕۆ هەمومانەوە گوێ لە تۆ بگرین وانە کاک وەلی کاک ژەنیار وایە ئامێرێکی ترە توانین تاقیکەینەوە ئەوە یەکەم جار سمساڵ بوو وانە بوو ئامێرێکی تر ئەرە وەڵاوە ئەمە نەرمەنەیە نەرمەنە یا باڵەبان یا مەی یا دوودووکیشی پێڵێن بەڵام بە پێی جوگرافیا هەر نەتەوەیەک ناوەکان جیاوازترە و شێوازەکەشی تۆزێ جیاوازترە بۆ حەبارەکەی باش فەرم ئەرە وەڵا جارێ تۆزێکی پێچێت کاکوەلی مایکێکمان بڵێن کاکوەلیش لەژێرەوە معلوماتمانەیەتێ جار هەڵبان باشە بۆیە خۆشویستانم ڕۆ لەگەڵمان بن کارۆ محەممەد باش کاکارۆ محەممەدی ئەمڕۆ لامانە ئەم بۆ خۆی هونەرمەندە ژەنیاری ئامێرە هەوایەکانە ئەو ئامێرانی کە باسمان کرد باسی 16 دانەمان کردووە نازانم لە پەیوەندی تەلەفۆنەکانە ئیتر نازانم ئەمڕۆ فریای چەندێک بەس سەر سەید مەکرۆزم سەعات دەوشتە بواتەوە ئامادەی ئەرە وەڵا ئەمەجا تۆزێ ئامەد کێشەی هەیە کاک وەلیدیش ئینجا لەژێر کاک وەلیدی شان ئامادەی بڕۆین بەڵێ فەرم
خۆش خۆش بێ خۆش هیلاک نەبووی کاکارۆ من نەوەڵا هیلاک نام ئەوە بیرم لەوە کردەوە کە ئەو خەریکەوە بوتم ئەوێ جارە 5 دقەی سرحەت کە اینجا گەرمە هەموو هەوای ماشەڵڵا ئەوە چۆن وەرێگرم ڕاش دەکەی لە ناکاوێ بەڕاستی ئەمیش تۆزێ تا کاری پێ نەکەی دەنگی نەرم نابێت ڕاستە هەنا تا پێکارکەی دەنگی نەرمەدێ ئەمجا زۆر ئیحساسی ترە توانێ پێ بژێنی دەنگی زۆر ڕقەی لە دەگەتریشمان بۆ حاضر کە بۆی حاضرکاریمان زۆر نەوێت باشە لەگە کاگوەلیدا قسەکەم کاگوەلی جان لەمان کاگاری ئامێری باڵەبان کاکەرۆ سەرەتا بەخێربی خۆش بیا زۆر سپاس کە ئەمڕۆ ئامادەبووی لێرە بەڕاستی کەسایەتێکی زۆر بەهرەمەند و زۆر جوان دەنگێکی زۆر کۆک لە قسەکردن ئەمە زۆر گرنگە کە گفتوگویەکی جوان دروست دەبێت ئامێری باڵەبان خۆشی ئاماژەی پێکرد کە بەپی ناوچە بەپی ناوچی جوگرافیا هەرێکی و هەر وڵاتێک و ناوێکی لێناوە ئەش لای خۆمان پێوترێ باڵەبان لە کوردستانی باڵین باشوورە لە ئەزەربایجان و تورکمانستان و ئەو ناوایە پێوترێت دوودوک لە تورکیا پێوترێت دوودوک هەر لە خواروش هەر وڵاتانی عەربی نییە لە ئەسڵا و ئەمریان نییە ئەمە لە ئەسڵا ئەمریشی کوردیە سەبارەت بە هەناسەی لا نەخان شێوازی هەناسەکەی زۆر زۆر جوانە لە بروی ئەو کاتێک هەناساڵە مژێ لە ناو دنیا کۆیەکاتەوە ئەیات و پاشان هەناسیش کە هەڵەمژێتەوە بۆی بەردەوام بین خواردنەوە بە کوردی پیش خواردنەوە وتنام بە سۆرانی بەس ئەوەی کە من بیستمە زۆربەی لە ناو خەڵکا کە بوو لە هەورامان و مەریوام ناولا زۆر جار پرسیوانە لێم ئەتۆ توانێ بین بخۆیتەوە جا زۆر شتێکی سەرنج ڕاکێشە زۆر کەس بەڕاستی ناتوانێت ئەجا کۆمەڵە تەکنیک و داینامیکی زۆر جوانی جێبەجێ کرد ینی ئەویان کاکوەلی ببرە تۆ ئالەتێکی ترمان بۆ حاضر کە کاکوەلی درێک بۆ زۆر بیر لە کاتەکەمەوە پارچە میزیەکانیش با کورد بن بۆی بتوانین فریا ئالەتەکان هەمووی بکەوین کاڕۆجا ئەو تەکنیک و شتانە تۆ زۆر دەرکی پێکە لە بەرەو خۆ شارەزای لەو شتە کۆمەڵە تەکنیکی زۆر جوانی کرد ینی ئەمە لە هونەری موزیکە لە ئەکادیمیای موزیکا کاژۆنیاش ئاگای لێە بۆ نمونە پێوترێت داینامیکی موزیکی داینامیکی موزیکی ئەوەی کە تۆ کاتێک کە ئامێرێکە ژەنیت چۆن تۆنەکە جێبەجێ ئەەکەیت دەنگەکە چۆن جێبەجێ ئەەکەیت شقلی تۆنەکە وێنی تۆنەکە چۆن ئەبێت لەبەرەوەی ئەمە هەر تۆنێک و ڕەنگێکی هەیە پاشان ئەو دەنگە چۆن لە دەنگێکی سروشتی و ئیکی بە ناسروشتی چۆن کزیەکەیتەوە چۆن بەرزیەکەیتەوە ئەمە هەمووی ناوی هەیە لە موزیکا بۆ منە کاتێککە پێوترێ فۆرتێ دوایە بێتەوە پیانۆسیم و پیانۆسیسیمە پاسەبڵ ئەمانە هەمووی پێوترێت داینامیک کریشاندۆیە دیمینوێندۆیە هەمووی شێوازی با بڵین جێبەجێکردنە پێرفۆرمانس لە ژەنیرە بۆیە کاکارۆ هەر هەمووی جێبەجێ کرد زۆر کاکارەوەش ئەوەش خۆم بۆ خۆم بە دڵم نەبوو چون بەڕاستی ئەو سازە ئەبێت تۆزێک نییە ینی تەم ئیسە ناڵێم ئێوە هەڵم تۆزێ هەڵم بیگرێت بۆی دەنگی نەرمە بێت ینی هەندێک جار من خۆم پێ لێم خۆم پێ یانێ زۆر جار بۆ گریاوم پێی ئەوە دەنگەکە نەرمە بێتەوە نییە بە پێی خۆ بە پێی هەناسەکە ئەوە کە جەنابیان فەرمویان کز و بەرزیەکەیتەوە بەڕاستی لەحنێکی خۆشی پێەیە بەڕاستی زۆر ئەی کوردێنێت مامەسا وەلید مامەسای هونەرە بازارەتی میوزیکش لەو بوارەی خۆشیە لەبەرەوە زۆر بەختم لە ئاشناییان خۆشبختکەوە بەریەک کەوتن ئەمڕۆ شانسیشمانە بوو کە بەیەکەوە لە اینجا کاکارۆ دوێنێ وتیە برادرانش لەوێ وتم بەڵە لەوێن کاکارۆ ئامادەی بۆ پارچە میوزیکی هەر بازم هەر چەند سازێک هەر هەمووی ئەوە برنجەیە بەس زوو سازە چێویەکانە چول بەس لەبەرەوەی ئەوی ژەبێت بە حاڵێک تۆزێت تەڕ ببێت بازم نمێکی ببێت هەر وەکو نەرمەنەیەکە ئەخۆی ئەو ئامێرانە ئەکرێ بە ئامێرەکان ئەکرێ بە دوو بەشەوە ئامێرە تەختەیەکان و ئامێرە مسیەکان ئەمە یەکەم کە ژەندی شمشاڵەوە مس بوو باشە ئێستا دوایی کە بوو بە باڵەمان ئامێریکی تەختەیە ئەو ڕیشەی جووت ڕیشەی ئەو ترادیشناڵی تەنها لە شمشاڵەکە شتێکزانم بەڵام خۆم سپۆرم لە فلوتە شمشاڵەکە بینە جا ئامێری باڵەبان لەبەری جووت ڕیشەیە ئەبێ ئەو ڕیشەیە تەڕبێ بە تەواوەتی پاشان دەنگێکی دروست دەرەچێت بە هەمان شێوازی ساکسیفۆن ئالتۆ ساکسیفۆن ئالتۆ ساکسیفۆنەوە نیە ئالتۆ ساکسیفۆن تاک ڕیشەیە ئەو ڕیشەیە ئەبێت تەڕبێ شێبێ بە تەواوەتی ئەنجا ئەو تۆنە بە جوانی دەرێت زۆر بە ئەوگاتە ئێستا تۆ ئامادەی وەردەوردەوانە مایکەکە تۆزە بۆ نزم کەەوە پێما بێ مایکەکە تۆزە ئەم گیرە من خۆ مایکە ئەبێ ڕووی لە شوێنی لە شوێنی هەوایەکە بێستا تا بەمان حەلەکەن لە سەکسیفۆنی شەزانی کاکە تۆ من ستراکچەری ئامێری سەکسیفۆنم خوێندووە شێوازی داڕشتن لەبەروی کۆلێژم بە بەشی کۆمپۆز بە بەشی دانانی موزیک تەواو کرد جا بۆیە بەشێک
لەو دیراستەی ئێمە لەو خوێندی ئێمە ئەوە بوو کە ئامێرەکان بخوێنی زانستی ئامێرەکان بخوێنین ئامری ساکسیفۆن ئەمریکی نوێیە لە سەردەمی هاوچەرخا ڕاستێکی پەری پێدرا زیاتر هەردوو بوارەکەی تێکەڵ یەکەم جار وەکو کلارینێت بووە بەزیتر دۆناڵد ساکس هاتووە گۆڕانکاری بەسەرێناوە ئەمجا جنسەکەی گۆڕیوە و ئەوجا شێوازەکەی گۆڕیوە و تۆزێک دنیایەکی گەورەتری پیاوە و بە ناوی تۆ بە شێوەیەکی ئەکادمی فێری ئەمانە بوویان چۆن وەڵام من خۆم یەکەم جار مۆسیقا بە هەروە فێرم بەزیتر هاتووم خۆم ئەکادمی کردوەتەوە ناهێڵی فێرگەوانەشم بەس پێبوشتم خوێندو و فێری باجۆمان لە پارچەیشتر بێ فەرم ئەگەر جەنابیشتان هەستان کرد هاوکاری کە نەچینە چێکە ئەگەریم بوو بۆ ناوەڵا بە
ئای دەستان ئای دەستان خۆش خۆش بێ بنیە. بەبێ ڕاهێنان و بەبێ بەرکەوتن و بۆ یەکەم جار بە یەکەم وانە جار. زۆر جواناتەن لەگەڵەکە زۆر زۆر تایبەت بوو لەشتان ساغ بێ تا ئەمە قساکەینەوە تۆ هەوڵ بە ئەمریکامان بۆ بە تاقیکەیتەوە قسەکردنی شەوە ئەمریکی تر ئامادەکە زۆر نایە بەخوا زۆرناکە زۆر دەنگی زۆرە ناسانم ئیدە وایە وڵات دۆڵ زۆر نار وایە دەنگی زۆرە دەنگی کەسکەین کزەکەی توانین باشە دەنگیدا ئەگرین ئەوە کێشەوەمان نابێ با ئیتر هەر زۆرنەوە پێەیە ئالەتی ئەی بۆ شتێک کەمان بۆ ناکەیا لەگەڵ فلوتێکی تقریبان بەڕەچەڵە گەویش هەرچەند ئەفریقایە بەزمی چەپڵە و هەڵپەرکی ئەو شتانە نازانی ئەومان وڵات چۆن نازانم دەیچی هەیە بایمە چەپڵە لەگەڵا بڕۆینەوە یەڵ بابەتێکی تر باشە ئاشتوانی ئەگە پێ خۆش بە گۆرانیش بڵێ دەنگی شە خۆش یەک جار لەگەڵ گۆرانەکە شوان بۆ بڵێ و بێ ماکەکەشە بۆ چاکەکەم باشە بۆی بۆ جا کاگاری سەبارەت بە گوێچکەی موزیسیان زۆر گرنگە موزیسیان گوێچکەی ئاشنا بێت شارەزا بێت گوێچکەی باش بێت جا کاکارۆی کێکەلوانی کە گوێچکەی زۆر زۆر باشە ماشەڵای لێ بێ خۆش بی سەلامت بی یاخوا مەمنونم زۆر کوردیانە جا ئامری سەکسیفۆن بۆ جلە جوانەوە زۆر نایەوە زۆر کوردەواریانە حاضر بوو ئالەتەکە و ینی زۆڕاکە یان بادڵی خۆ کامیانە ڕۆی بڕۆ شتێکە لەگەڵ یاخۆ سەوە حەز بە شمشاڵ ئەگە بە چەپڵێن بەس چەپڵیانی شمشاڵ ئێدێڵە یاڵەبەتم چەپڵەیە ماڕێن گۆرانی ئەگەر چەپڵەکە بەزە سەرێمە بڕێن یاڵە تۆ بڕۆیمە دەست پێکەین نا ئێوە بڕۆن ئێمە بڕۆین چۆن هەراتەبی بڕۆ هەراوە سەرەتا حەزەکەم شتێ بڕێم لەسەر شمشاڵ ئەوەی ڕاستی بێ تقریبان 3-4 ڕۆژ لەمە بەربوو 24 خۆمانەکە ڕۆژی کۆچی جوانە مەرگ مامۆستا جافری زەلکەی بوو ئەمانەی کە من ژەنیم هەمووی لەو وەرم گرت بوون چون بەڕاستی خاوەن شێواز بوو هەرچەند ئێمە ئەگەر سیرکەن هەمومان مامۆستا قالەمەڕە ئەناسین تا لە ئاستێکی جیهانیە بەس کەسێکی وەک مامۆسا جافری زەلکەیی بەڕاستی وەک چۆن لە گۆرانی ئەگەر سیرکەی لە سۆرانیە مامۆستا حەسەن زیرەک ئیتر نیمانەوەگە ینی لە سۆرانیە بلیمەتە هەمیشە جیای لەگەڵ کەسانی ترە
بۆ نمونە لە هەورامیشە هیچ کەسمان بۆ نمونە نەمان بوو وەکو چەند کەسێن بەڵام لە هەمویان زۆر شارەزارتر مامۆستا عوسمانی هەورامی بووە لەشم ئەگە سیرکەن ئەم هەورامیە بەشێکی جیاواز لە جوگرافیای مۆسیقایەکی جیاواز ئەزانی بە سەری مامۆستا حەسەن زیرەکیش کە ئەویش بازم لە جوگرافیایەکی جیاواز ئیسا ئەگە شمشاڵیش بجیاکەینەوە بەشێک و سەبک و شێوەیەکی جیاواز کە هەیە شێوازی ناوچەی مکوریان و ئەمجا زۆر نزیکە بە کرمانج و ئەمجا زۆربەی شوێنەکانی تر ئەگەر سیرکەن بۆ نمونە مامۆستا قالەمەڕە ئەو شێوازەی هەیە و توانی بیکاتە ناو مۆسیقا بۆ نمونە لەگەڵ پیان و لەگەڵ ئامێرەکانی تر لێ بدەن بەڵام شێوازێکی تر بوو زۆر شێوازێکی زۆر یاخیانەتر بوو زۆر یاخیانەتر بۆ نمونە ینی ئەتوانم بڵێم ڕەنگێکی چوار پارچەیی بوو بۆ نمونە جی جیاوازیەکی نەبوو لە نێو باشوور ڕۆژاوا باکوور یا ڕۆژەڵات ئەوی نەکانیتانی شێوازێ بوو زۆر یاخیانە بوو کە داهێنرابوو ئەوش مامۆستا جافری زەلکەیی داهێنا کە خۆی خزمی خۆمانە خزمێکی دووری خۆمانە ئاشنایەتێکی زۆریشمان بوو لەگەڵ یا خزم ڕەفیقی باوکیشم بوو بەزم زۆر نەمتوانی بەڕاستی لەگەڵ بەڕاستی مامۆسای من بووە چوون ڕاستی لە مناڵیەوە جام بەلەوە دەست بە شمشاڵ بکەم بەس 10 ساڵ گوێم داوە بەس 10 ساڵ گوێم داوە گوێ بەس بیستنم کردوە بزانم جا بیستن زۆر مهمە ئەمجا مامۆستا جافری زەلکەی زۆر ئەوە بووجا هونەرمەندی لای خۆمان تا کۆچ نەکا زۆر ڕێزی لێ ناگرن بەڕاستی ئەویش کەسێ بوو کە بۆ نمونە کاری زۆر کردوە لەگەڵ گۆرانی وەکو هونەرمەند عەزیز وەیسی مامۆستا عوسمان هەورامی کەسانی تریش کاتی ترمانە بەباسی ئەوی شەکەین بەزیاتر بەڵام ئاخیر بەرهەم با گوێمان لێبێت چکە بزانم کەمتر لە دوو خولەکمانەوە باشتێکی ترمان گوێ لێبێ چی ترمان هەیە ئالەتێکی تر بۆی ئالەتەیە بەس هەمووی فلوتە و ئەمجا زۆر پێم وایە نەبێت دەنگی زۆر جیاواز نییە لەگەڵ ئەوە قەیچێکم ئێمە بەینی تۆمانەوە بە توانیسی تۆ ئەمانمان گوێ لێبێ ئەمان لەناو بەرنامەکان زوو گوێمان لێبێ ئەمان ئێمڕۆ تاقیتەوە بەڵام ئەگەر فلوتیش بێ قەیچێکە علی بۆ یەکتری وەریگرنەوە پارچێکی تر باشە فەرموو بە زۆرناکە ئەم زۆر دەنگی زۆرە بۆیە ئەڵێم بەڕاستی تۆزێ دێریش ئامادەیەبی زۆر ناکە بڕۆ بڕۆ زۆر ناکە بڕۆ دێ ناکە یاڵا زۆر باشە کۆتا پارچە میوزیکی ئێوە کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆ هێنا ئومێد دەکەین میوانێکی ڕەحسوک بێتین لای ئێوە لای ئێمە کاتێکی خۆش بێت کاکە کارۆ محەممەدیش زۆر زۆر بەخێر بێت دووبارە ئەرکت کێشان زۆر زۆر سپاسانەکەم ئێوە عەزیەت بەڕاستی ئەزیەت ماون زۆر سپاسانەکەم ئامادەن فەرموو Thank you.